من نامەوە خێنی باوکم بە هیچ شێوەیە بە فێرۆ بچێ زۆر سوپاسی ئەم ماتەمینە ئەەکەم کە کردیان بۆمان زۆر سوپاسیانەکەم بەس ئێمەش ئەمانەوە کە خێنی باوکمان بە هیچ شێوەیەک بەزایە نەچێ ئەو کاتە بەڵێ دەستگیر بکرێت بدرێتە دادگا چیان بەرامبەر باوکمان کرد ئەوەیان بەرامبەر بکرێتەوە. ئەڵی چی بێ باوکی من ناتوانم باسی بکەم چونکە شتێکە ئەوە نە قورسە سەر دڵتەگرێ ناتوانانی بژی پشتەشکێنێ ژیانت لێ تاڵەکە یعنی ئێمە هەموو ڕۆژ ژیانمان بەگریانەوە یعنی هیچ ڕۆژە نییە بڵم پێکە نستومە لەوەتی باوکم لە دەستداوە چر ڕۆژە ئێمە بێ باوکین زۆر سەختە ینی ناتوانم باسی بکەم ئەوەنە سەختە کە باسکردنی زۆر ئەستەمە کە بڵێ ئاوها شتەکە ئاوا ڕوونە بەس نا زۆر قورسە.